دای ئابووری جیهانی ناسراو بە دافۆس ئێستا وەزیری دەرەوەی ئێران لەوێدا وتار پێشکەش دەکات. ئاژانسی جیهانی ئەوەی سەلماندووە کە ئێران هەموو ڕێکەوتنامەکانی پابەند بۆ بە ڕێکەوتنامەکانەوە ئەوەی پیشاندا کە ئێمە لە ڕاستیدا دەتوانین بگەین هەروەها تێ بگەین لەوەی هەروەها کاتێک هەگەینە ڕێککەوتنێکمانە ئەوە نیە کە یەکێک لەلایەنەکان خۆی بەدەستەوە دەدات بەڵکو ئێران بەشێکە لەگەڵ هەندێک لە وڵاتانی ناوچەکەەوە کاریگەر دەبێت بە و ئێمە بودجەی بەرگری خۆمان لە ڕووی سەربازیەوە کەمترە نزیکەی لە سەدا دەی کەمترە لەوەی کە سعودیە خەرجیەکە زۆر بەلامەوە سەیرەکە ئەمریکا نیگەرانە لەبارەی پرۆگرامی موشکی ئێرانەوە کە هیچ یاسایەکی نێودەوڵەتی پێشێل ئێمە پێشێلمان نەکردووە هەروەها بە پێی یاساکانی ئەنجومەنی ئاسایش ئێمە مامەڵەمان کردو هەروە هەندێک لەوانەیە لە پێشوودا هەندێک کەس ڕخنەیە بوو بێ بەڵام لە ئێستادا هیچ کەسێک ناتوانێت ڕخنە لەوە بگرێت کە ئێمە هیچ یاسایەکمان پێشێل کرد بێ ئێمە بڕێک لە خەرجیمانێ ئێمە زۆر بڕێکی کەم خەرجەکەین لە کاتێکدا هەندێک لە وڵاتانی دراوسێمان خەرجێکی زۆر زیاترەکەن لە باری بەرگری هەندێک دۆخی زۆر تایبەت هەیە کە ئەگەر باسی ئەوە بکەین تەنانەت ئەوان پشتیوانی لە هەندێک لە وڵاتانی ناوچەکەنەکەن بۆ منە ڕووسیا توتە ناوچەکەەوە هەندێک وڵاتی تراتونەتە ناوچەکە و لە ئێستادا هیچ هەڕەشەیەک لەلایەن ئێرانەوە نییە بۆ هیچ وڵاتێکی دراوسی لە ناوچەکەدا لە ماوەی 250 ساڵ ڕابردوودا ئەمە هیچ وڵاتێکی گەورەمان هیچ وڵاتێکمان داگیر نەکردووە هەرگیز وڵاتێکمان داگیر نەکردووە ئێمە تەنها بەرگری لە خۆمان دەکەین بۆ شوێ دەتوانین بەرگری لە خۆمان بکەین ئێمە بواری بەرگری خۆمان بەهێز دەکەین من لە ئۆپێک لە نیویۆرک تایمز و لە زۆرێک لە شەرق و لەوسەت و لە زۆرێک لە ڕۆژنامەکانی تردا من ئاماژەم بەوە داوە کە پێویستە ئێمە بگەینە ڕێککەوتن تەنانەت بەهۆی دۆخی ئەمنی ناوچەکەوە ئەمە خۆمان ناشارینەوە ئێمە تەماشای خەرجەکانی خۆمان دەکەین و بەراوردی بکەن بە خەرجی وڵاتانی تری ناوچەکە بەدڵنیایی ئێمە تەنانەت بڕێکی زۆر کەمیش بەراورد بە وڵاتانی تر خەرج نەکەین زۆر سوپاس جەنابی وەزیر یەکێک لە ئەرکە لە پێشینەکانی ئەو وڵاتی ئێوە هەروەها پەیوەندی ئەوە سعودیە کە ناسەقامگیرێکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوڕازە هەیە بۆیە من پرسیارم بۆ جەنابەتەوە کە ئەگەری جەنگ هەیە نەخێر بە هیچ شێوەیەک جەنگ ڕوو نادات نەخێر پێم وایە کە دراوسیانی ئێمە سعودیە کە پێکدادانی ئێمە لە بەرژەوەندی هیچ لایەکماندانە تەنانەت بەداخەوە هیچ کەسێکی سعودیە لێرە نیە خۆم نامەوێت کە هەڵسەنگاندن بکەم بۆ دۆخە تەنها دەمەوێت ئاماژە بۆ بدەم کە لە دوای ڕێککەوتنەکەەوە لە جنێڤ لە 2013دا سعودیە زۆر ترسی هەبووە بەڵام هیچ مایترس نییە ئێران کار دەکا لەگەڵ ئێوەدا ناوێت هیچ کەسێک هیچ دەوڵەتێک لە ناوچەکەدا بخاتە دەرەوە ئێمە نامانەوێت کە بگەینە پێکدادان لەگەڵ هەر وڵاتێکی ناوچەکەدا دوو مناڵی ئێرانی لە جەددا دوورخرابنەوە من داوام کردبوو لە ئەو ڕووداوانێک کە ئەوەی کە بەسەر باڵۆزخانەی ئێران داهات جەنابی سەرۆک هەمومان ئێمە ڕەتمان کردەوە هەموو سیاسەتمەدارانی ئێران هەمویان
ئەو ڕووداوانیان ڕەت کردەوە کە ئەو کردەی کە ئەنجامدرا ئەو شانازیوان بەڵکو ئەو کردانەی کە کرا دژ بە باڵۆزخانەی سعودیە هێرش بوو بۆ سەر باکانی ئێمە بۆ سەر ئێمە ڕێوشێنی تونمان گرتووەتە بەر بۆ ئەوەی سعودیەکان بپارێزین و دەمانەوێت کە دیپلۆماتکارە سعودیەکان بپارێزین بەداخ تەنانەت سعودیەکانیش بە دوای بیانیەکەوە بوون بۆی پەیوەندەکانمان لەگەڵ ئێمەدا بچرێن بەڵامەوە لە بەرژەوەندی هیچ لایەکمان دیان نییە بۆ ئەوەی پەیوەندەکان تێکچن لە بەرژەوەندی ئێمەدانێ و ئێمە پێویستە بگەینە گفتوگۆی جدی و بەردەوام ئێمە ئامادەی گفتوگۆ بووین و ئێستاش لەگەڵدا بێت بەردەوام لە گفتوگۆدا بووین ئەوە لە بەرژەوەندی تەواوی ناوچەکەدا ئێمە هەمان دژمنمانەیە کە ئیش داعشە بەرەی نووسڕە و ئەو گروپانە مەترسی و ڕەشن بۆ سەر تەواوی و ئێمە زۆر سپاس ئێستا بینە سەر پرسیارە ئابوووریەکان کات ڕۆحانی ئاماژەی بەوەدا کە لە ماوەی دەی هاتوودا ئێران دەبێتە یەکێک لە دە وڵاتە پێشەنگەکانی جیان من پرسیارم ئەوەیە کە استراتیژی ئەوە بۆ گەیشتن بۆ ئامانجە چییە؟ ئێران لە ئێستادا هەژدەهەمین وڵاتی پێشەنگی ئابووریە لە بواری گەشە ساندنی ئابووریدا بە پێی ڕێزبەندی ئابوووریەکان ئەگەر ئەو توانانێکە لە بەردەست ئێراندا لەبەر چاوی بگرین ئێران ڕووبەڕووی قەیرانێکی دارایی بووەتەوە بەڵام منتەدای ئابووری جیهان ناسراو بە داڤۆس بەردەوامە هەر لەوێدا کاروان محەممەد پەیامنێرمان لەگەڵمان دەبێت کاروان سڵاو دەبێت بەر لە وتارەکەی وەزیری دەرەوەی ئێران چ شتێک هەبوو چ زانێرێک لەبارەی کۆنفرانسەکەەوە؟ بەڵێ ئەمڕۆ لە داڤۆس چلشەش هەمین خولی کۆڕبەندی ئابووری جیهانی دەستی پێکرد و کۆمەڵێک سەرۆک و وەزیر و هەروەها خاوەنکاری ناسراوی جیهان لە پانێڵەکانە بەشداریان کرد ئەو تەوەرانی کە گفتوگۆی لەبارەوە کراوە لە سەر جەمبارە جیاجەکانی تەکنەلۆژیا و وزە و ئابووری و هەروەها پەنابەران و کێشەکانی پەنابەران بووە. کلااوس شواب سەرۆکی کۆڕی ئابووری جیهانی لە وتەیەکدا ڕایگەیاند کە دەمانەوێت لەم خولەدا بگەینە تێگەشتێکی هاوبەش سەبارەت بە تێگەشتێکی هاوبەش سەبارەت بە پێشوەچوونەکانی شۆڕشی چوارەمی پیشەسازی هەروەها ئاماژەی بۆ کرد کە ئەمڕۆ تەکنەلۆژیای نوێ وەکو سۆنامی سەر جەمبارەکانی جیهانی گرتوتەوە و پێویستە هەموو لایەک بگاتە تێگەشتنێک سەبارەت بە و تەکنەلۆژیای و داڕشتنەوەی یاسای بازرگانی نوێ بۆ ئەوەی کە خەڵکانێکی زیاتریان دانیشتوانی سەرزەوی بتوانن سوودمەند بن لە ڕووی ئابووریەوە هەروەک ئەو ئاماژەی پێکرد لە سەدان 90 توانی سەرزەوی بە شێوەیەکی زۆر کەم سوودمەندن لەو بوارە پێویستە کارێک بکرێت کە هەموو بە شێوەیەکی دادپەروانە بتوانن سوودمەند بن. چەند خولەکیش پێش ئێستا وەزیری دەرەوەی ئێران جاواز زەریف لە پانێڵێکدا وتەیەکی بوو سەبارەت بە ئایندەی یان هەنگاوەکانی ئێران بەڕووی جیهاندا دوای هەڵگرتنی ئابڵوقە ئابوووریەکانی سەر ئێران هەروەها دڵنیاییدانە کۆمەڵگەی نێودەوڵەتی سەبارەت بە پلانی ئێران کە لە بواری چێکێتۆمیە هەنگاوی زیاتر نەنێت. هەروەها سەرۆکی ئەڵمانیا باسی لە کێشەی کۆچبەران کرد لە کێشەکانی ئەوروپا کرد لە وەرگرتنی کۆچبەراندا لەو کۆچبەرانی کە ڕێیان کردوتە ئەوروپا و تێکەڵکردیان بە کۆمەڵگەکانی ئەوروپی چ لە ڕووی زمان فێربوونی زمان وەروەها دۆزینەوەی هەلی کار بۆ هەمویان. شتێکی کەی گرنگ کە پێویستە ئاماژەی پێ بکەم لە بواری ئەمنیەوە چ لە وەک باسێکی گەرمی کۆڕبەندەکە و هەروەها ئەوەشی کە دەبینرێت لێرە ژمارەیەکی زۆر پۆلیس بڵاو پێکراوە لە شاری داڤۆسدا زیاتر لە 448 پۆلیس لە ناو شارەکەدایە و 5,000 سەربازی سویسریش چواردەوری شارەکەیان گرتووە سەر ڕای چاودێریکی توندی مخابراتی سویسری هەروە لە سنووری نەمساوە کە
نزیکە لێرەوە نەمسا 20 فڕۆکە و هزار سەربازی لە سنووردا جێگیر کرد و فڕۆکەش بە شێوەیەکی بەردەوام بە ئاسمانی داڤۆسدا دەسۆڕێتەوە بۆ چاودێریکردنی بارودۆخی ئەمنی. سەرۆکی پۆلیسی گراوبیدن کانتۆنی گراوبیدن کە داڤۆس سەر بەو کانتۆنێ ڕایگەیاند هەرچەند بەڵگەیەکی وامان لە بەردەستانیە کۆنکرێتی کە ئاماژە بەبوونی مەترسی تەقینەوە بکە، بەڵام گومانمان هەیە ڕووداوی پاریس ڕووداوەکانی پاریس لێرەش دووبارە ببنە و تەقینەوەی خۆکوژی ئەنجام بدرێت. بەڵێ کاروان ساڵانە داڤۆس کە بەڕێوە دەچێت ناڕەزایەتی لێ دەکەوێتەوە. دەمێ بزانم لە ئێستادا هەر لە سویسرا چ ناڕەزایەتیەک هەیە سەبارەت بە داڤۆس بەڕێوەچوونی داڤۆس؟ بەڵێ بەڕێوەبەری پۆلیس سەبارەت بەبوونی ناڕەزایی ڕایگەیاند کە ماوەی 2 ساڵە تا ئێستا داوای ڕەزامەندی نەکراوە بۆ ئەنجامدانی ناڕەزایی. ساڵانی پێشتر هەموو ساڵێک خەڵکێکی زۆر ناڕەزاییان پیشانداوە بەرامبەر بە سیاسەتەکان و هەروەها ئامادەبان ئەوەی کە لێرە بوون و لە بەردەم هۆڵەکە کە ئێستا ئێمە لێرە لە بەردەم هۆڵەکە داین لێرە خۆپیشاندان ئەنجام درراوە، بەڵام ئەو ماوەی 2 ساڵە بە شێوەیەکی ڕسمی داوای ئەنجامدانی خۆپیشاندان نەکرا و لە بەیانیشەوە لێرین تا ئێستا هیچ خۆپیشاندان شتێکی وە حاڵەتی وا ڕووی نەداوە کە ئاماژە بەبوونی خۆپیشاندان و ناڕەزایەتی بکات. بەڵێ دەمێ بزانم ئەوەی کە پەیوەندی هەیە بە وەفدی عراق وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان چ قسەیەک دەکەن چ زانێرێک دەخێنە ڕووە کەی وتار پێشکەش دەکەن لە داڤۆس؟ باڵێ وەفدی عێراقی پێکهاتووە لە دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و دکتۆر ئیبراهیم جەعفەری وەزیری دەرەوە و دکتۆر ڕۆژنووری شاوەی جێگری سەرۆکوەزیران بڕیارە لە 22 مانگدا لە پانێڵێکدا باس لە سەقامگیرکردنی ئاسایش بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەروەها لە کوردستانیشەوە دکتۆر عەلی سەندی وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی کۆڕبەندەکەیە وەکو میوان، بەڵام ئەو بەشداری هیچ پانێڵێک ناکات. بەڵێ تا چەند چاوەڕوان دەکرێت قەیرانە داراییەکەی عراق و هەرێمی کوردستانیش باز بکرێت لەلایەن هەردوو وەفدەکەەوە وەفدی عراقی و وەفدی حکوومەتی هەرێم؟ بەڵێ وەفدی حکوومەتی هەرێم لە هیچ پانێڵێکدا بەشداری ناکات، هیچ وتەیەکی نییە. وەفدی عێراقیش ئەو وەفدەی کە ئامادەبوون لە ئەو پانێڵەیە کە بەشداری تیادا دەکەن باس لە سەقامگیرکردنی ئاسایش دەکەن، پێ ناچێت بارودۆخی دارایی عێراق و هەرێمی کوردستان بابەتێکی گرنگ بێ لە کۆڕبەندی ئابووری جیهانیدا. پێدەچێت وەفدەکان لە دەرەوەی پانێڵەکاندا لە کاتی یەکتربینیدا لاوەکیانە باس لەو کێشە و گرفتکانە بکەن کە ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستان بۆتەوە لە ڕووی دارایەوە، بەڵام وەکو لە پرۆگرامی کۆڕبەندەکەدا باسێک نییە بە ناونیشانی کێشە ئابوووریەکانی عێراقیان هەرێمی کوردستان. بەڵێ سپاس بۆ کاروان محەممەد پەیامنێری NRT لە داڤۆسەوە.